ئێمە میوانداری بەڕێز دکتۆر شاڵا و عەبدولخالقمان کردو بەڕێزان شارەزای ئابووری و زەم. دکتۆر بەخێر هاتیەم کاتت باش. کاتێوەش باش. زۆر سپاس. دکتۆر باش باسم کرد. دەست خۆش. سپاس. باشە ئەمێ باسی ئەوە بکەین لە کاتێکە ئێران کە خۆی ئەگەر بیتوانایە بە شێوەیەکی زۆر تەکنەلۆژی و پێشکەوتوو گاز بەرهەم بێنێ لە دوای رووسیا وڵاتێکی گرنگە بێتە دووەم وڵات لە ئاستی بەرهەمهێنانی گازی سروشتی. بەڵام وەکو خودی خۆی نەی کردووە ئەوە تا ئێستا بۆتە بەربەست بۆ سەر وڵاتانی ناوچەکە واتە هاتووە بەکارهێنانی کاتێکی فشار هەم زیان لە خۆیەدات هەم زیان لە وڵاتان تاکەی ئێران نەتوانێت بەم شێوەیە بەردەوام بێت. بەڵێ زۆر سپاس بۆ میوانداریە سڵاو ڕێزم هەیە بۆ بینەرانی ئازیزی کوردستان 24 بەڕاستی ئێستا دەتوانین بڵێن قەیرانێکی جیهانیە کە ساتی وانە بۆ لە مێژوودا واتە کاتێکە لە ڕووی ئاسایشی وزەوە قەیرانەکان هەڵە سەنگێنی بە درێژایی مێژووی 100 ساڵی ڕابردوو ئێمە دوو قەیرانمان هەیە پێشتر کە ئەتوانین بڵێن ئەو قەیرانە بوو کە لە ساڵی 1973 کە وڵاتانی عەرەبی هەناردەکاری نەوت دروستیان کرد لەگەڵ قەیرانی ساڵی 2022 کە بۆ هۆی پچڕان و یاخود گرتنەوەی نەوتی رووسیا بۆ وڵاتانی یەکێتی ئەوروپا و جیهان خاڵی سێهەم ئێستایە کە بەڕاستی دەتوانین بڵێن ئەمە نەک قەیرانێکی تەنها بابەتی بواری وزەیە بەڵکو قەیرانێکی ئاسایشی خۆراک ئابووری پیشەسازیشی دروست کردووە سەر ڕای سەر ڕای مەترسیە مرۆیەکان کەواتە ئێمە ئێستا لە چ قۆناغەکەین لەو قۆناغەیان کە ئێران وەکو خۆی لە ڕووی سیستەمە بەرگریەکەیەوە ئەعلانی بۆ کردووە بانگەشەی بۆ دەکات چونکە ئێستا ئەگەر بمانێ و نەمانەوێ ئێستا سوپای پاسداران ئەتوانین بڵین دامەزراوەیەکی هەواڵگری سەربازی ئابووریە نزیکەی 30 ساڵیشە بیر لەوە ئەکرێتەوە کە دامەزراوە ئەمنیەکانی ئێران تەنها دامەزراوەیەکی بەرگری نەبن بەڵکو سەربازی نەبن ئەمنیەک نەبن تەنها پەیوەندی بەلایەنی پاراستنەوە هەبێ بەڵکو ئیش بکەن لەسەر وەبەرهێنان کە لەمە حاڵەتەیە دەتوانین بڵین بیرکردنەوە و داڕێژەری بڕیاری سیاسی لەگەڵ ئەمنی و ئابووریان تێکەڵاو بووە بۆیە ئێستاش دەبینین ئەو استراتیجیەتی کە ئەوان دایئەنێن تەنها جەنەڕاڵێکی عەسکەری نییە سەرکردەیەکی سیاسی نییە بەڵکو کۆمەڵێ بیرمەندی سیاسی ئابووری ئیقتصادین کە دەیانەوێ بە خۆیانەوە هەموو ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بسووتێنن هەر لەسەر ئەم بنەمایەیە بۆیە ئەوان بە 4 ئاڕاستە ئیشەکەن یەک ڕوبەڕووبوونەوەی موشەکەکان سێ دروستکردنی دڵەڕاوکێ لەسەر کۆی مرۆیی ناوچەکە 4 کارکردن لەوەی کە لە ژێرخانی وزەی هەموو وڵاتەکانی ناوچەکە بدەن ئەوە سێمینیان 4هەمینیشیان ئابووری جیهان بە پێی پێشبینیەکان تا 3 مانگی داهاتوو بەم شێوەیە مەترسیەکان بەردەوام بێت و گەروی هوز بە تەواوەتی نەکرێتەوە نزیکەی 2 تریلیۆن و 200 ملیارد دۆلار زەرەرەکە هەموو ئابووری جیهان کەواتە لێرە بۆمان دەرەکەوێ بابەتی گازی سروشتی نزیکەی 10 ساڵە بۆ ئێرانەکان تەنها بەشێک بووە لە کاڵایەکی سەربازی بۆ چۆنێتی خۆپڕچەکردن کەواتە هەر بۆیە ئەو کورتهێنانە زۆرش هەبووە بۆ ناوخۆ لە ڕووی پیشەسازیەوە بۆ هاوڵاتیان باشە دکتۆر ئێران تاکەی ئەتوانێت بەم بەرگریکاریەی کە ئەیکات هەم خۆی بهێڵێتەوە هەم بەردەوامی بدات بەمەی کە پێی وایە خەرجیەکانی جەنگ لەسەر ئەمریکا زیاکات ڕاست لە ئێران تا ئێستا لە 3 قۆناغا استراتیجیەتی شۆڕشی بەرگری ڕاگەیاندووە ئەم استراتیجیەتی شۆڕشی بەرگری تەنها لایەنی ئەسکەری نەبووە بەڵکو لایەنی ئابووریش بووە لە قۆناغی سێهەما کە ئەم قۆناغا ئەگرێتەوە چەند ساڵی پێش ئێستا بیری لەوە کردوتەوە یەکەمینیان لە شەڕە هەرێمایەتیەکانە هاوپەیمانەتی بۆ خۆی دروستکە واتە بێجگە لەوەی کە من خۆم گازم هەیە داهاتم هەیە ئەمانە کەمە بێتەوە و بە تەکید ڕادەستگەیشتن بۆ ساڕۆغ و با بڵێن موشک و درۆنەکان کەمە بێتەوە بەڵکو 1-2 هاوپەیمانی تا ڕادێ ئێستا بەنا ڕاستەوخۆ هاوکاری دەکەن ئەویش وەکو هەمومان دەزانین رووسیا و چینن کە ئەمە بابەتە با بڵێن نادیارەکەیە تا ڕادێ هەڕەشەیەکی نادیاری کەش هەیە کە زۆر جار ئێستا من لەسەر کەناڵەکانیان لە زۆر شوێن نایبیستم کە بە وردی ئیشی لەسەرکەن کە ئەویش ئەوەیە هەڕەشەی سێبەر یاخود سایبەرە لە ناو هەموو ئاسایشی وزەیە ئەم ماوەیە هەڕەشەیەک و هێرشێکی زۆری ڤایرۆسی کرایە سەر مێشکە زیرەکەکانی
پاڵاوگە نەوتی و گازەکانی ئێران و لە ئێرانیش لە مقابلە بێجگە لەو هەڕەشەی کە کردی بۆ سەر وڵاتانی کەندا و ئەویش بە هەماشەوە هەوڵی هاکردنیدا کەواتە لەسەر ئەم دوو ئاستا ئیشێکی تەواوی کردووە لەسەر ئاستی سێهەم بیریشمان نەچێ ئێران خۆی وەکو گەل وەکو سیستەمێکی ئەتوانین بیر ئایدۆلۆژی بابەتێکی سیستەمی بەرگری دروست کردووە کە خۆی چۆن بگونجێ لەگەڵ قەیرانەکانە ئەمەش حاڵەتێکی ترە کەواتە ئێستا ئەوەی کە بیری لێ دەکرێتەوە لە ڕووی ئەم هێرشەی کە هەیە ئێران ئامادەیی هەیە بە پێی لێکۆڵینەوەکان ئامادەی ئەم جۆرە بەرگری هەیە هەتاکو چەند مانگی داهاتوو واتە 3 مانگ بەلای کەمەوە زۆر بە ئاسانی ئەتوانێت بەرگە بگرێت بەڵام ئەوەی کە ئێستا بیری لێ ئەەکەینەوە وەکو سپۆڕی بواری ئاسایشی وزە لەگەڵ بواری ئاسایش ئەوەی کە ئێمە پێویستمانە حاڵەتێکی شۆکە لە ڕووی جەنگەکە کە ڕووبات کە ئەو حاڵەتە بریتە لەوەی کە ئیدارەی دۆناڵد ترامپ پنتاگۆن داوای لە کۆنگرێس کردووە 200 ملیارد دۆلار بۆ خەرجین بۆ دابینکەن بە زووترین کات لەبەر دەوەی کە دەمەوێت شەڕێکی شۆکهێنەر دروستکەم بیرمان نەچێ بەڵێ ئێرانەکان بەشی خۆیان هێزی سەلماندیان کە هێزێکی هەرێمایەتی بەهێزن بەڵام لە پاڵ ئەوەشدا ئەمریکا بیرمان نەچێ تا ئێستا چەکە مەترسیدارەکانی خۆی بەکار نەهێناوە ئەمریکا بەکاری نەهێناوە ئەوەی کە لە ڤێنزوێلا کردی هەموو جەنەڕاڵە عەسکەریەکانی بواری ئاسایش دەڵێن وریابن لەگەڵ ئەمریکیەکانە عینادی مەکەن چونکە تووشی شۆکێکە بن کە دوجارە وڵاتەکەتان تووشی شکستی گەورە دکتۆر ئێران پێشەوەی کە ئەم زیانە بەردەوامە لە ڕووی تێچووی جەنگەوە لەسەر ئەمریکا بخات ینی هەڕەشەکانی بۆ سەر خودی خۆشیەتی بۆ ئابوووریەکەیەتی بۆ لایەنی کۆمەڵایەتیەکەیەتی بۆ لایەنی مرۆڤەکانی هەتا نەوەت و گازەکەی لە هۆرمزەوە هەنارداکات تاکەی ئەم زەرەر لە خۆیە لە بەرامبەر ئەم جەنگەیە ئەجا ئەوەش پەیوەندی بەوە هەیە کە بیرکردنەوەی سیاسی ئێرانیەکان وەکو پێمان من شتێکی زۆر کێشەیەکی زۆر گەورە هەیە ئەڵێ ئەو کاتی لە کاتی جەنگەکانە بەشێکی زۆری جەنەڕاڵە عەسکەریەکان ئەیانەیە بەشدار بن لە بڕیاری سیاسی و بەشێکی زۆری سەرکردە سیاسیەکانیش ئەیانەیە بەشدار بن لە استراتیژیەتی عەسکەری کارەسات بن لە ناو وڵاتەکە دروستەکە ئەمەی کە ئێرانێکە بەڕاستی کارەساتە بەخۆی و بۆ دانیشتوانەکەی خۆی بۆ جوگرافیاکەی خۆی بۆ منتیقەکە کە ڕێگا ڕاستەکە ئەوەیە بیر لە استراتیژیەتی ئاشتی بە بەکارهێنانی دیبلۆماسیەتی وزە بکاتەوە ئەو 15 خاڵی کە ئیدارەی ترامپ کە من پێم وایە تا ئێستا دەرفەتە بۆ ئێرانەکان دەرفەتە بۆ ئێرانەکان ئەگەر ئەو پێی وابێ بەرگە دەگرێت بەڵێ بەرگە دەکرێت بەڵام لەسەر حسابی چی ڕووخان و تێکشکانی هەموو ژێرخانی ئابووری و وزەشی دوو تێکشکانی هەموو ژێرخانی سەربازی پاشان قوربانی مرۆیی لە ئاستی ئێرانە بەرەو هەڵکشان و بەرەو ئاستێکی زۆر بەزەڕوە باشە دکتۆر ئێستا ئێران جگە لەم فشارانی کە بەکاری هێناوە کارتێکی دیکەی بەدەستەوە ماوە کە لە ئەگەری هێرشیەکی دیکەی ئەمریکا ئەم کارتە بەکارێنەوەش داخستنی گەروی بابلمەندەوە هاوکات لەگەڵ هۆرمز بەڵێ ئەوێش داخات بەمە چی ڕوو ئەدات ینی گۆڕانکاریەکی گەورە لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لەسەر جیهانیش دروستە بێت پێ دوایە قەبارەی ئەو قەیرانە چەندێک گەورەترەکاتەوە ئەگەر بۆ ئێران بچێتە سەر ئەگەر بچێتە سەر من یەکەمیان ئەگەڕێمەوە بۆ قسەیەکی دۆناڵد ترامپ داواکاریەکی دۆناڵد ترامپ کە زۆر جار دووبارەیە کاتەوە بەمەبەست دووبارەیە کاتەوە ئەویش ئەوەیە ناکرێت تەنها ئێمە ئەم جەنگە بکەین لەگەڵ ئیسرائیلە هاوپەیمانەکانمان لە کەندا و هاوپەیمانەکانمان لە یەکێتی ئەوروپا هێزەکانی خۆتان ئەبێ بێنە پاڵ هێزی ئێمە بۆ لەبەرەوەی کە ئێرانیەکان بە درێژایی 30 ساڵی ڕابردوو لە ڕێگای دروستکردنی ئەتوانین بڵێن گروپی شۆڕژگێڕی وەلائیەوە ئەوەی کە حوسیەکانمانێ حزب اللهمانێ زۆر گروپی ترمان هەیە توانیوێتی مەترسی بخاتە سەر ڕێڕەوەکانی هەناردەکردنی نەوت و گاز ڕێڕەوە ئابوووریەکان ئێمە ئەگەر حەوت ڕێڕەوی گەورە لە جیهانە حساب بکەین ئمڕۆ ڕێڕەوێکی کەش بێجگە لە گەروی هورمز ڕێڕەوێکی رووسیا ئەوەی لۆگاز کە هاتە پاڵی کە ئمڕۆ لێدرا لەلایەن ئۆکرانیاوە کە ئەمەش وە لە کەشتێکی تورکیاش دراکە نزیکەی 100 ملیۆن تەن نەوتی هەڵگرت بوو گازی سروشتی هەڵگرت بوو کە هەموو ئەمانە پێمانەڵێن چی پێمانەڵێن بەڵێ ئێرانیەکان ئەو کاتە دەتوانن
هەموو مەترسیەکان دروستکەن و سەرکەوتوو بن ئەو کاتەی کە لە وڵاتانی کەندا و چێچێتە پاڵ ئیمارات و سعودیە کە بە هەموو هێزەکانیان ئەگەر تۆ بەرەی جەنگەکەی لە ڕووی سەربازی و بیری لێ بکردن لە ڕووی ئەمنیەوە ئەگەر تۆ لە ڕووی بەرەی ڕاستەوخۆیە پشگیری ئەمریکا ناکەی ئایا دەتوانی لە پشتەوە بتانی ببی بە پاڵپشتێکی باش بۆ ئەمریکیەکان ئەمانە هەمووی دەنگۆیەکی باشن بیریشمان نەچێ ئێستا ئابووری هەموو جیهان لە مترسیایە کەواتە جیهان و ترامپیش لە نێوان دووشتا داماوە کە ئێستا تا ڕادێ ئەتوانم بڵێم هەڵۆکانی کۆمارەکان بە تەواوەتی خۆیان یەکلایی کردوتەوە ئەویش دوو بژادەیان هەیە لە پێناوی ئەوەی کە ئابووری جیهان هەڵبژێرن ئابووری جیهان کە تووشی شکست نەبێت و داڕوخان نەبێ یاخود ئەوە تا بردنەوەی جەنگەکە هەڵبژێرن باش نییە کاتێک کە تۆ ئابووری جیهان هەڵبژێری لەم کاتەیە بۆ ماوەیەکی کاتی ها ئەو کاتە بیر لەو 15 خاڵە ئەەکەیتەوە کە 5 جیان بکەی بە قوربانی ئێرانیەکان و دەستکەی بە گفتوگۆ بەڵام کاتێک کە بیر لە ئابووریکی استراتیجێتی دوو درێژخایە نەکەیتەوە بیر لە ئاسایشێکی ناوچەیی دوور و درێژەکەیتەوە ئەبێ سەرکەوتنی جەنگ هەڵبژێریت کەواتە بۆ دۆناڵد ترامپ سەرکەوتنی جەنگ پێویستی بە هاوکاری و بەردەوامی یاخود پشتیوانیکێتی ئەوروپایە کە بێت بە دەنگ دۆناڵد ترامپۆ بێگومان پێویستێتی بۆ تا ئێستا یەکێتی ئەوروپا دەنگی نییە بیرمان نەچێت کاتێک کە ئەو شەڕە و یەکەم گورزی سەربازی هێرشی سەربازی کە کرایەت سەرتاران لە 28 مانگی دووە ئەمە هیچ پرسێک بە ئەوروپیەکان نەکرا کاتێکە لە ئەنجومەنی ئاسایش ئێمە لە دەرەوەی ئەنجومەنی ئاسایش ئەگەر هەر شتێک نەچێتە ئەوێ کاتێک بڕیاری جەنگەدرێ جەنگێکی گەورە ئێمە مەتبەخی ئابووری و ئەمنیمان هەیە ئەبێ ئەوروپیەکان بزانن بەرژەوەندی ئەوان چێ لەم شەڕەیە تا ئێستا ئیداری ترامپ بە تەواوەتی بێجگە لەلایەنی مەترسی کەوا ڕۆکێتەکانی ئێران دەگاتە پایتەختەکانی ئەوروپا وەکوی کە 3 ڕۆژ پێش ئێستا ڕۆکێتێک و ماڵین ساڕۆخێکی بالستی موشەکێکی ئاراستەکە نزیکەی 4000 کیلومتری بڕیت کە ئەمە بەڕاستی شۆکێنەر بوو غێری ئەو مەترسیە تا ئێستا بەرژەوەندیەکانی بێجگە لە ئابووری گشتی پیشانی ئەوروپیەکان نیاوە کەواتە ئەوروپیەکان دەبێت دانیشن لەسەر بەرژەوەندیەکانیان من ئێمە ناو جەنگەکە من چیم هەیە ئەگەر کەشتی جەنگی ئەوروپیەکان بە تایبەتی بەریتانیا و فەڕەنسا کێتە شارل دیگۆڵ یێتە ناو شەڕەوە دوایی دەرەنجامەکەی چێ بێ چەندێک ئەوروپیەکان و کۆمپانیەکانە دەتوانن وە بەرهێنان بکەن ئەم گەروە هەروەکو ئەو راپۆرتەنی هێنی کە بڵاو بۆتەوە ئێرانەکان دەڵێن وەکو ساڵی 2023 لە 105 بەرژەوەندی فرۆشتنی نەوتە دەمێکە ئەمە ئیمتیازە زۆر جار بەمە ڕازیە بێ ئەی بۆ ئەوروپیەکان چێ بێ ئەگەر بەرژەوەندی ڕاستەوخۆ بە ئەوروپیەکان بدرێت کە ئەمە بێگومان هەمووی لە مەتبەخەنی هێنەکان درێ دڵنیا بە لە دوو ڕۆژی داهاتووە ئەوروپیەکانیانە ناو شەڕەکەەوە ئەگەر نەدرێ نەخێر وەکو حاڵەتێک تەنها قائیدە سەربازیەکانیان یاقت بن کە سەربازەکان پێویستم بۆیە زۆر بە کورتی دوایین پرسیارت لێ بکەم کە گرنگە ئەگەر لە چەند ڕۆژی ڕابردووە ئەمریکا هێرشی کرد لەسەر دوورگەی خارک و بە توندی لە ئێرانیدا چی دەگۆڕێت لە ناوچەکە چی لە قەیرانەکە کات پێ دوایە جەنگەکە بەرەو لایەکە خات یاخود بەردەوامی زیاتری پێیات لە ڕووی استراتیجێتی ئەمنیەوە تەنها گرتنی دوورگەی خارک یان قشم یان ئەبوو موسا و توبی گەورە و تومی بچکۆلە ئەمانە ئەگەر تەنها ئەوە نەبێ باش نییە ڕۆژهەڵاتی ناوەڕاست وڵاتانی درەوسێ دەبن بە ئاگرباران دەبن بە شێوەیە تەنها ئەسووتێ لەلایەن ئێرانیەکانەوە بەڵام بڕواناکەم استراتیجێتی بەرگری هێرشبەری ئەمریکیەکان ئەوە نەبێ بەڵکو دوو جۆرە ئەتوانین بڵێن موشەکی کارەبایی مغناتیسی داناوە ئەگەر ئەوانە بەکاربێنێ بەشێکی زۆری هێزی سەربازی ئێرانیەکان لە کارەخات ئینجا ئەو کاتە سەرکەوتنە بێ ئەگەر نا ئەو کاتە بەڕای من بیریشمان نەچێ یعنی هەرێمی کوردستانیش لێرە ینی ئەومان باز نەکرد هەرێمی کوردستان لێرە هەم لە ڕووی ئاسایشی وزەوە هەم لە ڕووی ئاسایش و ئاشتی ناوچەکەەوە دەتوانن بڵێم دەواازەیەکی زۆر باشی ئاشتیە کە دەتوانن هەم ئەمریکیەکان هەم ئێرانیەکان دەستی پێوە بگرن هەتاک و بکرێ لە ڕووی گفتوگۆوە بەرەو ئاشتی بڕۆن کە هەچەنە حاڵەتی ئاشتی بۆ من وەکو بواری ئاسایش تا ڕادەیەکی زۆر لە 180 دەرفەتی زۆر کەمە لە 180 دەرفەتی زۆر کەمە ئەگەر هەڕەشە نادیارەکانی کە
پیشان نەدرێ لەلایەن ڕووسەکان و چینەکانەوە. زۆر سپاس دکتۆر پێویستێکرد کە زیاتر لەسەر بابەتە قسە بکەین بە هیوان کە لە دەرفەتی دیکە بتوانین زیاتر بەوردی قسەی بکەین. سپاس بەڕێز دکتۆر شاڵە عەبدولخالق شارەزای کەرتی وزەی گیانی. سپاس لەگەڵمان بوویت. زۆر سپاس.